سڵاو لێبێ سڵاو لە تۆش باشی سەرچاو مەمنون نای بەڕێزە محەممەد کاک محەممەد بەچیەوە سەرقاڵی واللهی لە دوکانی شەواتی ناو قەیسەری لێ لە شستاق بەڵێ. دوکانتان هەیە لێرە بەڵێ، لە شا- لە باشە دوایی یەک دنیاشتان لێکڕم خزمەت دەکەین، باشە خزمەت خزمەت لە منەوە سپاس دەکەم هیوایەتم شتینەوە ماڵە واللهی دەنا ئەو شتانەمانەیە والله سعرەکانان باشە من یم خاتر مەگرن یان خۆڵ مەبڕن خزمەت دەکەین نانە خۆش بە خزمەت لە منەوە شتێکی خۆشم بۆ باسکە لەم مانگی ڕەمەزانە چ شتێکی خۆش ڕووی داوە لە دوکانەکە واللهی لێم چی بەسەرهاتی خۆش ناوەڵا شتە شکێنی لە دوکانە ماندین لە ڕەمەزانێ لەشتان ساق بێ وەڵا وایە لەشتان ساق بێ ئینشەڵا شوشەوات شکانوە لێو تو ڕەبن ناوەڵا الحەمدولە ناوەڵا تا ئێستا بخۆم دیارە زۆر هادئی لەسەر خۆی هێواشی ئیشەکانەکەی بخۆم هادە ئەم ڕاستی وایە دیارە ماشەڵا سەرقالی ئیشەکەمم یعنی بە تایبەتی شغڵم خۆش دەوێت لێ یعنی گرنگی پێدەم دەستە خۆش بێ ئەوەی فکری لەشتی ئەو لە ئەولێ دەستە خۆش بێ ئینشەڵا موفەقە بیت و سەرکەوتو ئەبی ئەکید ئەبێ هەموو ئەو کەسانی کە ئیشەکەکەن ئیشی خۆیان خۆش بێ ئەگەر خۆشیان نەوێت بێزار دەبن لێ بێزارە بن و سەرکەوتنیشیان دوورە یعنی سەر ناکەون بەڕاستی خۆش دەوێت لێ گرنگی پێدەم و دەمێ هەر بەردەوام دەستە خۆش بێ ئینشەڵا هەر بەردەوامە بی ئینشەڵا شوێنی زۆر گەورە ئەەکەیتەوە براندی تایبەت بە خۆتت ئەبێ یارمەتیم گۆش ئینشەڵا سەرکەوتو بێ ئەکید هەر کاتێ دوکانە کردەوە ئێمە بانکە یەم یەک ڕکلامی فرید بۆکەم باشە گەورە دەکەین سپاس دەکەم من هەموو کاتێ لە پشتی و گەنجانم کە ئەیانەوە کار بکەن کە ئەیانە ئیشێکی جیاواز بکەن کە ئەیانە خزمەتی وڵاتەکەمان بکەن هەموو کات من لە پشتیانم عینەوە ڕاستە سپاس دەکەم لە شستان بێ پرسیارێکی لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەنی خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە باشە پێشتر بەرنامەی مایکە سوورەکە بینیوە وەڵا چێ نایناسی هەمویان لێ دەترسی تاکە مایکە لە کوردستان خەڵک لێ دەترسی بۆ لێ دەترسی ئێستا من لەگەڵ تۆ قسەم کردووە هیچ شتێکی وای تایە کە بترسی واللهی ترسەکە ئەوەی لەسەر خۆ دەمێنیتەوە ئەگە بزەبت ئەوە مسەیتەرە بەرامبەر کامێرە و تێک ناچێت و ناشڵەژێ هەنێ کەسیش ئەشڵەژێ خۆمی شەوش دەکەم وایە شەوشی بنیە ماشەڵڵا الحەمدولillah ماشەڵڵا لێبێ قابلم کردی لێ ئافرین دەستە خۆش بێتەوە ساڵی 2026 یعنی ڕۆژ بە ڕۆژ دنیا لە پێشکەوت نایە بێ وامان لێبێنە لە کامێرە بترسین لە مایک بترسین زۆر ئاسایە من و تۆ ئێستا وەک دوو ڕەفیق وەستاوین قساکەین هیچی تیانی وایە پلیس بەترس ناکە نا وایە دەستە خۆش بێ بە قوربان باشە پرسیارەکە لێکم کام وڵات ئۆتۆمبیلێکی دروست کردووە کە ناوی ئۆتۆمبیلەکە PTC سی ئینگلیزی لە یەکەم و کۆتایەکەیەتی وڵاتێکە ئۆتۆمبیلێکی دروست کردووە ناوی ئۆتۆمبیلەکە بە PTCە دەستپێەکە کۆتایەکەشی هەر سیە ئەڵمانیا ناوی سیارەکەم پێ بڵێ ناوی سیارەکەم پێ بڵێن نەک وڵاتەکە مارس پیتەکە پیتیەکەم بە سێ دەست پێ دەکەم ئاخیریش بە سێ دەست پێ دەکە بە کۆتای پێدی PTC حەز لە پرسیارەکەت بۆ گۆڕم پرسیارەکەی بگۆڕم باشە پرسیارەکەت بۆ گۆڕم لە هەفتەیەکە چەند شەممە هەیە چەند شەممە هەیە لە هەفتەیەکە چەند ڕۆژی شەممە هەیە چەند ڕۆژی شەممە هەیە چەند شەممە یەک شەممە هەیە لە هەفتەیەکە چەند شەممە هەیە چەند شەممە لە هەفتەیەکە پێنج تۆ دەڵێ پێنج شەممە یەکشەم دووشەم سێشەم چارشەم پێشەم شەش دەکە بەێ دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرمونون ئەو خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی پێشکەشت بێ کۆمپانیای گوڵبەرێک دابینی کردو بۆ بەڕێستان بۆ هیوایان بەدڵتان هیوادارم سەردانشمان بکەی لە فەرعیشی شەواتی خزمەت دەکەی ئینشەڵا سەردانتانەکەم حەزم لێتی لە بابەتی تاکە شەخص دەبی تاکە شەخص دەبی بێکنم قۆڵت نابڕم وەڵا ئەرێ وەڵا لەبەر چ قۆڵم نابڕی لەبەر مایکە سوورەکە سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆشخوای لەگەڵ سپاس کاتێکی خۆشخوای لەگەڵ